تاڵی زۆرە. یەکێکی لەو تاڵیانی کە خانمان لی ئەترسن کە لە ڕاستیا خۆی زۆر شیرینە بریتێ لە مناڵبوونی سروشتی. بەڵام ئێستا تاڵی ئازاری مناڵبوونی سروشتی باسەکرێت کە شیرین کراوە بە ڕێگایە کە پێی دەوترێ مناڵبوونی سروشتی بێ ئازار. بۆ بابەتە دەچین لەگەڵ پزیشکێکە دوێن کە پسپۆڕی بێهۆشکاری و ئازارە بۆ ئەوی ئەو بۆمان باس بکات کە مناڵبوونی سروشتی بێ ئازار چییە و چونکە ئەو بابەتی مناڵبوونە بۆ ئێمە زۆر گرنگە لە کەمکردنەوەی ئازاری سوڕی ماگانەیە و سەرباری ئەوەش ئەو جۆرە بەنجانی کە لە کاتی مناڵبوونە ئەدرێت چ کاریگەریەکی درێژخایانیان لەسەر داهاتووی خانمان هەیە. لەگەڵمان بن پاش ئەوە باس لە لێکەوتە دەرونیەکانی سوڕی ماگانەکەین وەک هەمیشە بینەری کورسات نیوز و چارە بکەیت. لە کاتی سوڕی ماگانەیە وەک لەگەڵ میوانەکەی پێشوو بۆمان باس کردن خواردنی چۆکلێت یان ئەوەی کە لە ناو خەڵکا پێوترێت چوکڵاتە بابەتێکی باش و ئازارڕەوێنەوەیەکی باشە. پزیشکەکەی پێشوو باسی ئەوەی کرد کە هەتا بڕی چۆکلێتەکەی زیاتر بێ بۆ ڕەوانەوەی ئازارەکە باشترە بەڵام تەنها لە کاتی سوڕی ماگانە نەک لە پێشی سوڕەکەیە. بەڵام چۆکلێت تاڵە. هەندێک لە خانمانیش مناڵبوونی سروشتی بە شتێکی تاڵە بینن. ئەگەرچی خۆی لە خۆیدا مناڵبوون شیرینی ئەم ژیانەیە و هەموو کەسێک لە ئێمە ئاواتە خوازەکە وەچەیەکی هەوێ لەم دنیادا کە هیوادارم هەمووان بە ساغ و سەلامەتی بیان بێ. بەڵام ئەو کاتەی کە مناڵ دروست نابێت لە سکی خانماندا سوڕی ماگانە دروستە بێ و سوڕەکە بە ئازارە بێ. یەکێکیش لە باشترین ڕێگەکان بۆ کەمکردنەوەی ئازارە بریتێ لە مناڵبوونی سروشتی. بەڵام خانمان لە ئازاری ئەم جۆرە مناڵبوونە ئاترسن. بەڵام لەم دواییانەدا باسێک هاتوۆتە ناوە کە پێی دەوترێ مناڵبوونی سروشتی بێ ئازار. پرسیارەکە ئەوەیە ئایا ئەم مناڵبوونی سروشتی بێ ئازارە خۆی هەر 100% سروشتیە یان لەگەڵ دەرمانایە؟ بۆ مەبەستە لەگەڵ یەکێک لە باشترین پسپۆڕەکانی بێهۆشکاری و ئازارە درێین بەڕێز دکتۆر سامان عەبدوڵڵا ئەحمەد فەهمی. سوپاس بۆ میوانداریکردنمان لێرە. مەمنون، زۆر سپاس بۆ جەنابتان. دکتۆر سامان ئەوەی کە پێوترێ مناڵبوونی سروشتی بێ ئازار لە ناو دوو کەوانەیە. بەڵێ. سروشتیە بە تەواوەتی؟ ئەوەی کە پێی ئەوترێ مناڵبوونی سروشتی بە تەواوەتی سروشتی نییە لەبەر چی؟ لەبەر ئەوەی کە ئێمە ئەو مناڵبوونە کە ئەکەین بە بەکارهێنانی چەند دەرمان و چەند شتێکەکە یان گازێکە کە بەکارهێنین بۆ مناڵبوونەکە. باش پێشێکی سەر دەرمانەکان. بڵێ. لە ڕووی زانستیەوە هیچ ڕێژەیەکمان هەیە بڵێ ئەوەندەی خانمان ئەتوانن مناڵەکان بێ بەبێ ئازاریان هەبێ ئەوەی کە لە ناو زانستی پزیشکیا پێوترێ پەینتری شۆڵدی ئەوان کورترە و ئێوان درێژترە؟ بەڵێ. ئێمە چەندین جار سوتەی ئەومان کردووە خانمی وامان هەیە کە یەت بۆ مناڵبوون هەستی پێناکەی مناڵەکەی ئەبێ لە ئازارێکی زۆر کەم یاین چۆن ئەڵی لە ئازارێکی سوڕی ماگانە تەنانەت کەمتریش مناڵەکەی ئەبێت و ئەڕاتە دەرەوەی نەخۆشخانە بەبێ ئەوەی هەر هەستی پێ بکەیت. خەڵکیشمان هەیە کە یەت بۆ مناڵبوون بە ئازارێکی زۆرەوەیەت کە تەحملی ئازاریان زۆر کەمە. ئەم تەحملی ئازارە زۆر کەمە هێوەیە کە خانمان ئێستا نازومەکریان زیاد بووە یان شتێکی سروشتی فسیۆلۆژیە؟ بە تاکید ئێمە دایمە ئەڵێن ژنی ئێستا و ژنی جاران نییە، ینی جاران کە ئەمان بیست ژنی وا هەبوو مەسەلەن 10 مناڵی ئەبوو نیۆڕۆ مناڵەکەی ئەبوو لە ئێوارەیە مەسەلەن چێشی لێنا بۆ ماڵەوە بەیانی مناڵەکەی بوو نیۆڕۆ خەریکی ئیشی ماڵ بوو، ینی تەحملی جاران و سەبری جاران نەماوە ئێستا. بەداخەوە ئێستا لەوانەیە وەزع نەفسیەکەش زۆر دەوری هەیە لەسەر ئەوە. یەکێ لە شتەکانی کە بەڕاستی کەوا لە خانمان ئەکا کە تەحملی ئازاریان زیاتر بێ باری دەرونیەکەیانە. بەهۆی باری دەرونیەوە ئێستا دیقەت ئەین ینی بەداخەوە ینی زروفی وڵاتەکەمان کەوای لێ هاتووە چەندین کێشە هەیە ئیتر لە باری دەرونی بێیان ئیجتیماعی بێیان لە باری اقتصادیەوە بێ وای کردووە کە تەحملی ژن و پیاو بە ئام کەم بۆتەوە بۆ هەموو شتێ. اینجا ئێستا کە لە کاتی مناڵ بوونە باری دەرونیان تاوە نییە بە تەکید
تحملی ئازاریشان زۆر زۆر کەمترە. جگە لەبارە دەرونیەکە ژنی جاران بەانی هەڵسا لە خەو لە دوای نوێژی بەیانیەوە بە قەولە کوردەواریەکە دەستێکرد بە ئامادەکردنی خواردنی بەیانیان و سوکەژەمە بۆ مێردەکەی دوای ئەچوو دەستێکرد بە درێنە و داسلەیان و پاشکردن و هەڵکەندن و ئاوهێناندەکانی و هێنانەوەی بۆ ماڵەوە و دیسانەوە چێشێنان و جلشتن بەدەست و ئەمانە جوڵە وەرزشێکی زۆر جوڵە وەرزشێکی بەردەوام باشە. ئێستا ئێمە زۆربەی خانمانمان یعنی هەر بە قسەی خۆیان کە باسیەکەن کە یەکێ لە هۆکارەکانی قەڵەبوون باسیەوە کاڵێ ئەڵێ سەعات 2-3 شەو ئەنوم سەعات 12 نیوەڕۆ هەڵەسێ لە خەو. باش ئەکرێ ئەگەر خانمان خۆیان بە شێوەیەکی سروشتی وەرزش بکەن و جوڵیان هەبێ ئەمە یارمەتی دەربێت جگەلەوەی کە یارمەتی دەر لەکەمکردنەوەی ئازاری سوڕی مانگانەیە ئەکرێ وەرزشکردنی بەردەوام هەفتانە 5 ڕۆژ ڕۆژانە نیو کاتژمێر ئازاری مناڵبوونی سروشتیش کەم بکاتەوە. من لەو باوەڕێیام وەرزش تەسیرێکی زۆر زۆر باشی هەیە لەسەر باری دەرونی هەموو کەسێک خانمانیش وەکو هەموو کەسێکی تر کە باری دەرونیت باش بوو من تەسەورەکەم تحملی هەموو ئازارێکی کەم بێتەوە کەمە بێتەوە. ئەمە هەڕایەکی شخصی یاشتێک پاشخانێکی زانستیە زۆر باش جگە لە بارە دەرونیەکە لە ڕۆ جستەیەکەشەوە ئازارەکە کەماکاتەوە. جوابین سەرباسی دەرمان ئەو دەرمانی کە بەکاران بۆ خانمان بۆی کە ئازاری مناڵبوونی سروشتیان کەم بکاتەوە بەڕاست کەم یەکاتەوە هەر بێ ئازارە بە تەواوەتی. ئەوی ڕاستی بێ ئێمە سێ ڕێگەمان هەیە بۆ ئەو شتە بۆ کەمکردنەوەی ئازار بە دەرمان. جۆرێکی هەیە کە ئەکرێت بە گازێکی تایبەت ئەکرێ ئەو گازە تایبەتەش دوو جۆری هەیە یەکیان پێوترێ نایترۆسۆکساید یەکیان پێوترێ ئینتۆنۆکس. ئەو دوو جۆرە گازە کە بەکارهێنرێن هەروکو چۆن دکتۆرەکانی دان جەنابە شارەزاییکی چاکە هەیە لەو بوارەیە بەکارهێنن شەر نییە 100% ئازارەکە نەهێڵێ. بۆ نمونە ئەگەر ئێمە ئازاری مناڵبوون لە یەکەوە هەتاوەکو دا بە خانمەکە بڵین لەوانەیە ئەو کاتە ئازارەکەی لە دەوە بکات بە 3 بیکا بە 2 بیکا بە 4 بەڵام ئەوە نییە نەیهێڵێ ئەمە بەهۆی گازەکەەوە. جۆرێکی ترمان هەیە هەر بە دەرمان ئەکرێ بەڵام دەرمانەکە دەرمانێکە لە ڕێی بڵین پێڵێن ئەپیدیورەڵ. ئەپیدیورەڵ یعنی هەر نیوبەنجە بەڵام ئەو نیوبەنجە ناکە بڵین خەڵک ئێستا لی تێگەیشتوە چونکە نیوبەنجی چەند جۆرێکی هەیە. ئەپیدیورەڵ دەرمانێکگەیرێ سۆندەیەک لە چۆن ئەڵی لە بینی پشتی نەخۆشەکە لە بڵین دەرەوەی پشتی نەخۆشەکە و سپاینەل کۆردایان بڵین عمودی فەقەریە سۆندەیەدا ئەندێ لەو شوێنەیە زوو دەرمانی بۆ تازە ئەکەنەوە هەموو بڵین بۆ نمونە 20 دقە بۆ 40 دقە جارێک دەرمانی ئێنێ بۆ ئەوەی ئازارەکە کەم کاتەوە. هەر بە سروشتیش مناڵەکە هەر بە سروشتی مناڵەکەیە بێ بەڵام ئەمە لە باتیەوە یەک دەرزی بۆ یەک جار بنێرێ سۆندەیەک بەردەوام لێوێنێ و بەردەوام ئەوی لێدا ئەندێ بەڵام یەک کێشە هەیە لەم طریقەیە ئەوەیە ئێمە لەوانەیە پێشتر هەر جەنابتان باستان کردبێ مناڵبوونی سروشتی چەند مەرحەلەیەکە مەرحەلەی یەکەم و دووەم و سێهەم. دووهەمیان کە بڵین تۆزێ درێژە ئەکێشێت لە کاتی ئەم بەنجەیە چونکە کە بەنجەکە یەکێ لە سایدیفێکتەکان یان یەکێ لە ناڕەحەتی و کەم و کورتیەکانی ئەم ڕێگەیە ئەوەیە کە چانسی ئەوەی کە تۆ مناڵەکە بە فۆرسێپسیان ئەوەی کە پێڵن وەکو مەقاش مناڵەکەی پێئەگرنەوەی هێنە دەرەوە چانسی بەکارهێنانی ئامێر بۆ مناڵبوونی تەبیعی لەوانەیە زیاد بکە بەهۆی ئەو ئەپیدیورەڵەوە یان لەوانەیە چانسی بۆ نمونە درێژبوونەوەی مەرحەلەی دووهەمی مناڵبوون سێکند ستەیجی لەیبەر ئەوە درێژ کاتەوە. باشە ڕێگەیەکی سێهەممان هەیە کە ئەوە لە بیدایەتە لەوانەیە سەعاتێک سەعات و نیوێکی یەکەم دایکەکە تۆزێ ئازاری هەبێ بەڵام لە دوای ئەوە ئێمە نیوبەنجێکی تری بۆ ئەکەین ئەمە جێە لەو ئەپیدیورەڵی کە باسمان کرد ئەمە هەروەکو سپاینەڵ وایە چەند دەرمانێکی ئینێ لەو ڕێگەیەوە ئەو دەرمانەی کە ئینێ ئیتر بە تەواوەتی ئازاری دایکەکە ناهێڵێ و کێشەشینی هەر بە سروشتی کێشەشینیە و بە سروشتی مناڵەکەی ئەبێ و باشە کاتە ئێسێمە بە گشتی دوو ڕێگەمان باس کرد کە کریان لە ڕێگەی غازۆ بێت کاکرێتە سەر لووت و هەڵێمژێ کە پزیشکانی دانیش بەکارهێنن و هەڵبەت لە وڵاتی مەجارێک کەمترە کە جۆر لە جۆرەکان گێژە بێت ئەو کەسە و جگەلەوە لە ڕێگەی پشتەوە کە دوو ڕێگەت باس کرد جگە لەمانە ئەکرێت لە ڕێگەی شروع یا لە ڕێگەی کانیۆلاوە بدرێ نەخێر ئەو شتەمان نییە بە تایبەتی شروع بۆ هەر بۆ گەورە تقریبەن زەحمەتە شتیوانە لە ڕێگەی دەرمانیشەوە ئێمە دەرمان بین بە دایکەکە
هەج دەرمانێ ئەی بەو دایکە ئەچێتە مناڵەکەەوە کە ئەوەش هۆکاری خۆی ئەبێ لەسەر سیەکان و هەناسە و جگەر و گورچیلەی ئەو مناڵە کە لەوانەیە هێشتا بازە مناڵێکەیە لە سکی دایکیا بە تەواتی ئەندامەکانی پێنەگەیشتۆ تۆش ئەو دەرمانانی ئەیتێ خەتەریاتی زیاترەکەی کەواتە تەنها یان غازە یان پشتە یا غازە یا پشت باشە غازەکە و کێشەی نییە ئەوەی کە بۆ مناڵەکە بڕات و کاریگەری هەبێت و نەخێر ئەوە زۆر بەکەمی ناڵین 100% نیەتی زۆر بەکەمی هەیەی فترێکی زۆر کورتە چونکە ئەو گازە هەر خۆی بۆ ماوەیەکی زۆر کورت ئیشەکات زۆر باشە ئەم خزمەت گوزاریە کە باسەکرێ کاریگەری لاوەشی هەیە یان 100% سەیفە سەلامەتە من دایمە لەگەڵ ئەوەیە باسی نەخۆشەکەم هیچ شتێک نییە کە 100% سەیف بێ 100% سەلامەت بێ هیچ شتێک نییە 100% بڵێ هیچ ئارازێکی جانبیان هینێکی لاوەکی نییە نەخێر هەموو شتێک هەیەی تەنانەت من دایمە ئەوە بە نەخۆشەکان ئەڵێم کە تۆ سیارە لێ ئەخوری ئەڕۆیتەوە ماڵێ 100% گەرنتیەوەکەی کە بە سەلامەت بێدا ئەم ئەڕۆیتەوە ماڵێ نەخێر هیچ کەسێک ناتوانێت 100% گەرنتی ئەوە باتێک ئەمە سەیفە 100% بەس ئەوەیە خۆشبەختانە چانسی بوونی کێشە یان دروستبوونی کێشە لەو تەریقانەیە زۆر کەمە ئەم خزمەت گوزاریە تەنها لە خەستەخانە ئەهلیەکانە بەردەستە یان حکومەتی شەیەتی لە کاتی ئێستا بەڵێ ئێستا بەس لە خەستەخانە ئەهلیەکانە هەیە حکوومەت ئەوەی نییە سەبەب هۆکارەکە زۆر هۆکار هەیە کە حکوومەت ئەو شتەی نییە بەداخەوە ینی یەکێ لە هۆکارە گەورەکانی کە من بەڕاستی بە کێشەی ئەبینم ئەوە شەرنی هەر لە وڵاتی ئێمەیە لە هەموو وڵاتێکە لە چاکترین وڵاتی دنیاە ئەڵێ ئیحتیماممان بە ئازار شتێنی نەخۆش لە سا هەشتا کەمترە لە چاکترین وڵاتی دنیاە لە لای ئێمە بەداخەوە یعنی زۆر کەس هەیە ئیحتیمام نایە بۆی کە ئازاری نەخۆشەکە بشکێت چونکە بەڕاستی یعنی لەوە ئەچێ ئەوە نییە ئەڵێن مناڵبوونی تەبیعی بە ئازارەوەی یعنی ئەمەلیات بە ئازارەوە ینی با نەخۆشەکە تۆزێ ئازاری هەبێ بەڵام خۆشبەختانە ئێستا خەریکە لە پلانایە کە لە ماوەی ئەم چەند مانگی داهاتووەیە لەگەڵ بەڕێوەبەری نەخۆشخانی مناڵبوونە چەند پلانێکمان داناوە کە لە ماوەی داهاتووە ئینشەڵا دەستکەین بە مناڵبوونی بێ ئازار بەڵام لەوانەیە لە بیدایەتا کە دەست پێەکەین کەم بێ ئەو کار شتێکی تر هەر بەو بۆنەوە کە باس لە خەستەخانەی مناڵبوون کرا خەستەخانەی مناڵبوونی سلێمانی یەکێکە لە باشترین و پاکشترین نەخۆشخانەکانی شاری سلێمانی ئەگەر هی کوردستانیش نەبێت وردە گلەی لەم لاولا هەر هەیە لە هەموو خەستەخانەیەک بەڵام من کە باوکی دوو مناڵم سوپاس بۆخوا هەردووشاندا خەستەخانی حکومەت و بە خزمەت گوزاری حکومەت بوومانە دوا پرسیار و کورتترین پرسیارم لەبەری کە باسی نیوبەنجمان کرد لە پشتەوە هەم ئەوەی کە بۆ کەمکردنەوەی مناڵبوونی سروشتیە و هەم ئەوەی کە بۆ نەشتەرکاریە باس دەواکرێڵێ خانمان تووشی سەرێشەی بەرداوامەکە باسی ئەوواکرێ کاڵان خانمان تووشی ئینزیلاقەکە تووشی پشت ئێشەی بەرداوامەکە لە ڕووی زانستیەوەم قسەی ڕاستە لە ڕووی زانستیەوە ئەم شتە نسبەکەی زۆر کەمە زۆر کەمە مەرجێکی هەیە بەڵام گۆڕایەڵی ئەو تعلیماتەبی ئەو ڕێنمایانەبی کە دکتۆری بەنج لە پێش بەنجەکە ئەداتێ ئەگەر لە پێش ئەوە تۆ پابند بووی بۆ ڕێنمایانەوە زۆر زەحمەتە ئەستەمە شتیوا ڕووبات نەسەرێشە نەپژێشە بەڵام بەداخەوە زۆربەی خانمانمان ئێستا ئەگەر جەنابە دیقەتت دابێ موالیدی 105 کیلۆیە موالیدی 6 110 کیلۆیە یعنی کە خۆی مەفروزە لە 50 کیلۆکانە بێ بە نۆمانگ و نۆڕۆژیسکەکەەوە کە ئەمە وای کردووە خۆیان کێشەی فەقەرات و پشتیان هەیە چاکترین کەسیش بۆی ئەو پرسیارەیان لێ بکەی دکتۆرەکانی بربڕی پشت و ئەوەن کە ئێستا لەوانەیە ئەگەر نەخۆشێکی پیریان هەبێ بۆ ئازاری پشت و فەقەرات و ئینزیلاق لەوانەیە 100 دانە نەخۆشی گەنجیان هەبێ کە هەمووی سەبەبەکەی هەمووی قەڵەویە ئەوە بابەتی ئەڵلقەی داهاتووتری بەرنامەی چارەیە پشت ئێشە بۆی کە باسی بکەین بۆتان کورت و پوخت بکەمەوە دەکرێت مناڵبوونی سروشتی بێ ئازار بکرێت بە بەکارهێنانی گاز یاخود بە بەکارهێنانی ئەو نیوبەنجانی کە لە ڕێگەی پشتەوە ئەیرێ
ئەگەرچی ئێستا تەنها لە نەخۆشخانە ئەهلیەکانە بەردەستە هیوادارین کە بەم زوانە وەک جەنابی دکتۆر سامان ئاماژەی پێیا لە خستەخانە حکومیەکانیشە بەردەست ببێت کە لە پلانایە. ئاسانترینشت بۆ کەمکردنەوەی ئازاری سوڕی مانگانە و ئازاری مناڵبوون وەرزش و خواردنی تەندروست و کەمکردنەوەی کێشە. هێشتا شتیتر لە هەک بمانە ماوە لەگەڵ